وەک ئاگادارن ئەمڕۆ کات دەوسی خولەکی بەیانی لەلایەن تۆپخانەکانی ئێران بۆ ماوەی دوو کاتژمێر بە چڕی بۆردومانی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان کرد کە ئەمەش بێگومان وەک دەزانن دەبێتە بەشێک لە سنووری ناحیەسی دەکەن. ئەم شوێنێک کە تۆپبارانیش کرا بریتی بوو لە قوڵای 15 کیلۆمەتری خاچی هەرێمی کوردستان دیار بوو کە بەشێوی مەدانیش لە ناوچەکە بووین بە چڕی بردومانی ئەم ناوچەیە ئەکرا سەبارەت بە زەرەر و زیانەکانی کە هەبووە لە ڕاوچە مەترسیێکی زۆر بوو هاوڵاتیان دروست بوو ئەمەش کارێکی کرد کە ڕەز و باخ و ئەوانێکی کاری کشتیاری و ئاژەڵداری و هەروەها هەنگەوانان ناوچەکە جێبهێڵن و زیانی گشتیش کە هەبوو بریتی بۆ لە سوستانی ڕێژەیەکی زۆر لە پوش و پاوانی ناوچەکە کە ئەمەش بێگومان زیان بە ئاژەڵداران ئەگەێنێ. سەبارەت بە دیاریکردنی زیانە مادیەکانی تایبەتی بە کەسەکانیشەوە لە بەرەوەی بارودۆخەکە تاکو ێستاش نەگونجاوە بە بردومان بە شێوەی پچریش بەردەوامی هەیە نەتوانراوە لێژنەی تایبەت بنێرێت بۆ دیراسەکردنی ئەم زەرەر و زیانەی کە لە ناوچەکە هەیە.